سڵاو بەخێربێن بۆ نۆیەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی کلتورە جیاوازەکان کە لە شاری ڕانیا بەڕێوە دەچێت. Hello. Welcome to the 9th International Festival of Different Cultures, which will be held in Rania. مرحبا بكم في المهرجان الدولي التاسع للثقافات المختلفة والتي ستقام في رانيا. Γεια σου. Καλωσορίσατε στο 9ο Διεθνές Φεστιβάλ Διαφορετικών Πολιτισμών, που θα διεξαχθεί στη Ράνια. Hello. Welcome to the 9th International Festival of Different Cultures, which will be held in Rania. سلام. به نهمین جشنواره بین‌المللی فرهنگ‌های مختلف خوش آمدید که در رانیا برگزار می‌شود. გამარჯობა. კეთილი იყოს თქვენი მობრძანება სხვადასხვა კულტურის მე-9 საერთაშორისო ფესტივალზე, რომელიც რანიაში გაიმართება. زەوی ئێستاش لە ڕوود هەڵدێ بدەی سوور، نەڕووخای ئاسمانی پیری پشتکوور، کە سۆمایی لە چاو باوکان بڕاوە، بەرۆکی پیرەدایکان دادڕاوە. وەتەن قەوم و کەسوکار، وەتەن هۆی ژین و ژیوار، وەتەن ئامێز و دڵدار، وەتەن بۆت دەمرم ئەمجار. ئازیزان و خۆشەویستان، میوانانی لە دڵا شیرین، بەخێر بێن بۆ نۆیەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی کەلتورە جیاوازەکان کە ساڵانە لە شاری ڕانیەی پایتەختی ئازادی، ڕانیەی دەواازەی ڕاپەڕین پێشکەشی ئێوەی بەڕێز دەکرێت. باشترین دەستپێک بۆ ڕێزگرتن لە گیانی پاچی شەهیدانی کورد و کوردستان بفەرمونون با چەند ساتێک بە بێدەنجی بوەستین. زۆر سوپاس، فەرموون دانیشن. ئێستا نۆیەمین فیستیڤاڵی کەلتورە جیاوازەکان بە ژماردن لەسەرەوە بۆ خوارەوە دەست پێ دەکات. فەرموون. ئازیزان و خۆشەویستان، ئەم ساڵیش وەک ساڵانی ڕابردوو بە بەشداری کۆمەڵێک تیپ و گروپ لە ناوەوەی کوردستان، لە عێراق، لە ئێران، لە ئازربایجان و وڵاتی یۆنانەوە بە گۆرانی و سەما و مۆسیقا و کەلتوری جیاوازەوە لەگەڵمان بەشدارن.
ئەمساڵ سەرباری بوونی تەنگژەی دارایی و ئابووری، سەرباری بوونی تەنگژەی سیاسی، سەرباری خراپی باری ئابووری، بەڵام فستیڤاڵ پەیامی ئاشتی، پەیامی خۆشەویستی و پەیامی برایەتی بۆ مرۆڤایەتی دەنێرێت. Ladies and gentlemen, dear guests, welcome to the 9th Festival of Different Cultures, a yearly event carefully arranged by the Royal Foundation for Cultural Exchange and Human Development. This festival includes local and international groups and teams. Even in a challenging year with barriers and financial difficulties, our goals remain the same: to send a message of peace, togetherness, and love. During this festival, our diverse participants are eager to share their unique cultural traditions with you. This year, various music and art groups from Kurdistan, Iraq, Iran, Azerbaijan, and Greece and Ghana will present their valuable contributions to peace, coexistence, and cultural richness. دەستخۆش هاوڕێ ببورن وڵاتی غانام لەبیر کرد، وڵاتی غاناش لەگەڵمان بەشدارە. ئێستاش بفەرمون لەگەڵ وتاری بەڕێز خالید قادر سەرۆکی دامەزراوەی ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کەلتوری با بەڕێزیان بفەرمون. میوانانی عزیز، بەرپرسانی باڵای حیزبی و حکومی، ئازیزانی قەدرگران، بە تایبەتە و میوانە خۆشەویستانەی کە لە دوورەوە ئەرکیان کێشاوە بەشداری فیستیڤاڵەکەمانن، بە ناوی دامەزراوەی ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کلتوری و گەشە پێدانی مرۆیی بە خێرهاتنێشی گەرمتان دەکەین و زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. دامەزراوەی ڕایەڵ لە ساڵی 2010 دامەزراوە لە ڕانیا، سەرەتا بە ناوی سنتەری ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کلتوری دەستی بە کارەکانی کردووە. لە 2 ساڵی ڕابردوو مۆڵەتی فەرمی دەوڵەتی عراقی وەرگرتووە وەکو دامەزراوەیەکی ڕۆشنبیری و دواتر لە فەرمانگەی ڕێکخراوەکان تۆمار کراوە، واتە خاوەنی مۆڵەتی هەردوو دەوڵەتی عراق و هەرێمی کوردستانە. ئێمە کار لە بواری ئاڵوگۆڕی کلتوری و گەشە پێدانی مرۆیی دەکەین. لە ساڵی 2010 پرۆگرامێکی فراوانمان لەگەڵ ئەمریکا دەست پێ کرد و توانیمان ساڵی 2015 بە ڕەسمی بە فەرمی ڕانیە بکەینە دەستە خوشکی شارێکی گەورەی ئەمریکا. بەداخەوە بەهۆی ئەوەی تیمی ئێمە لە ڕایەڵ توانای ئێمە مەحدودە، ئەم خەمە دەبوو لە ئاستی ئێمە گەورەتر پشتگیری ئەم پرۆژەیەی ئێمە کرابە، بۆیە بەداخەوە نەمانتوانی وەک ئەو خواستەی کە هەمانە ساڵانی ڕابردوو کاری تێدا بکەین. بەڵام لێرە مژدەتان دەدمێ لە ساڵی دەستپێکی ساڵی ئایندا پرۆژەی دەستە خوشکی شاری ڕانیە و دوڵوس دەچێتە بواری کردداریەوە بەناردنی کۆمەڵک گەنجی جوانی ئەم شارە کە بۆ ماوەی بەشێکیان ساڵێک لەوێ بمێننەوە گەشە بە توانایان بدرێ. لە بواری وەرزشی چەند کەسێک بنێرین بۆی گەشەی بواری وەرزشیان پێ بدرێ، کاراسانی بکەین بۆی تیپی مۆزیکی ڕانیە بنێرین بۆ ئەمریکا، جیا لە کۆمەڵێک پلانی تر کە لە ئایندەیەکی نیزیک لە ساڵی ئایندا دامەزراوەی ڕایەڵ کاری تێدا دەکات. ماوەی ڕابردوو لەگەڵ وڵاتی پۆڵندا پرۆژەیەکی فراوانمان جێبەجێ کرد و جیا لە بانکێشکردنی شاندێکی باڵای پۆڵندا بە هەمان شێوە لە ڕێگای دامەزراوەی ڕایەڵەوە شاندێکی باڵای ئیدارەی ڕاپەڕین بە سەپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین و برای بەڕێزم قایمقامی قەزای ڕانیە و بەڕێوبەری کاکشاه و نەزم بەڕێوبەری وەبەرهێنان بەشداریان تێدا کرد. تەمەنا دەکەین ئەم ساڵی لە ساڵی ئایندا لە پرۆگرامی پۆڵندا بتوانین چالاکی فراوانتر ئەنجام بدەین کە ئێستا لە دوو دامەزراوەی تر پلانی هاوبەشەیە لە بواری هونەریدا ئاڵوگۆڕی پەیوەندیەکانمان بکەین. 2 مانگ پێش ئێستا ڕایەڵ بۆ یەکەم جار لە سەر ئاستی عێراق بەشداری 3 فیستیڤاڵی گەورەی نێودەوڵەتی لە ڕۆمانیا کرد و سەرجەم پێکاتە جیاوازەکانی کەرکووکی ناردە ڕۆمانیا. بۆ یەکەم جار بوو لە عێراق و تەنانەت لە وڵاتانی عەرەبی ڕایەڵ تێیدا بەشداری کرد. دەخوازم بۆ چەند کەمتر لە دەقەیەک بینەری راپۆرتێک بن بۆی ببینن میدیاکانی ڕۆمانیا، میدیاکانی ئەوروپا چۆن باز لە ڕایەڵ و ڕۆڵی ڕایەڵ دەکەن لە ناو فیستیڤاڵە جیهانیەکان. بفەرمون.
Raial pentru schimburi culturale și dezvoltare umană și a fost înființat în 2008. Vreau să îi primim cu aplauze, sunt ultimii noștri oaspeți din această seară și vin din Irak, grupul folcloric Karkuk Brayati din Kirkuk. Of Iraq, a remarkable group has come together through the Rayal Foundation for Cultural Exchange and Human Development, also known as the Kirkuk Brayati Group. Traditions. This is demonstrated by the members of folklore group Rayal Foundation Karkuk Brayati Iraq. Manager of the ensemble Khalid Hadir. Name of the choreographer Halo Jabari. Se pregătește ansamblul folcloric Hora Timișului din Timișoara, județul Timiș. سپاس بۆ بینەربوونتان ئەم چالاکیەمان بۆیە نیشاندا لەبەرەوەی عێراق پڕە لە شەڕ و ئاژاوە و بەتایبەت لە ساڵانی ڕابردووەوەی خەمی لێ ناخۆن هوەرە بەو پێی ماوەی ڕابردوو شاندێکی باڵای ڕایال سەردانی بەغدای کرد کە دەمەوێت لێرە ڕاستسوپاسێکی زۆر تایبەت ئاراستەی بەڕێز مامەستا غەریب کەم پەرلەمانتاری بەغدا لە زۆنی ڕانیا کە یارمەتیەکی زۆری ئێمەیدا لە سەردانی سەرۆک کۆمار هەتا وەزارەتی ڕۆشنبیری بەڵام لە وەزارەتی ڕۆشنبیری ئێمە تێگەیشتین کە بەداخەوە عێراقیش بۆ خۆی هەرم وڵاتە وێرانەیە کە ئەوەی خەمی نییە خەمی هوەر و کللتورە بۆیە دەبێ ڕانیە شانازی بۆ بکات کە لەسەر ئاستی عێراق ئەو گەنجە جوانە خۆبەخشانەی ڕایەڵ کە باجێشیان لەم لەوەیە و ماوەی 10 ساڵە لەم پرۆژەیە ئیش دەکەن و لێرە ڕابە ڕاستگۆیەوە پێتان دەڵێم و من بەرپرسم لەو قسەیە جگە لە خۆبەخشی و جگە لە دڵسۆزی ئەم تیمە شتێک ڕایەڵ پێکەوە گرێناداتەوە ڕانیەی دەواازەی ڕاپەڕین خاوەنی دامەزراوەیەکی ئاوایە کە دەتوانێت لە ئاسی نێودەوڵەتیدا کار بکات و هەردەمەوێت لێرە ڕابە بەڕێستان بڵێم ساڵی ئایندا ڕایەڵ کار دەکات بۆ ناردنی هەر سێ گروپەکەی کوردستان لە دهۆک لە هەولێر لە سلێمانی بۆ بەشداریکردنیان لە چەند فیستیڤالێکی تری نێودەوڵەتی بەڕێزان ئەنجامدانی فیستیڤاڵی نوێیەم ببەخشن کە کاتتان دەگرم بەڵام پێویستە چەند زانیاریەک بە ئێوە بدەم وەک برای بەڕێزم کاکێ من ئاماژەی پێدا ئێستا لە ئاستی دنیادا شەڕ و ئاشوب بەڵای دنیای گرتووە شەڕی ئۆکراین مەسەلەی غەزا کە هەمومان دڵمان لەلایەنە بۆتە پێشهاتێکی مەترسیدار کە بەرۆکی مرۆڤایەتی گرتووە ئێستا جیهان پێک سنووری نەماوە شەڕ و ئاشوب لە هەر پنتێکی ئەم دنیاە بێ کاریگەری لەسەر هەمومان هەیە گرنگی هوەر لێرەدایە کە ڕایەڵ دەی هەوێ هوەر ئەو بژاردە چارەسەرەیە ئەو بژاردە ڕاستەقینەیە ئەو پەسارە جوانەیە کە دەتوانێت جیاوازیەکان وەلا بنێ با خەڵک بە سیاست و شەڕەوە نەمرێ با کەلتور مەجالێکی بدەینێ خەڵک هەناسەیەک بدا تەمەەن دەڕوا لە عومری ئەمنەوەیەدا جگە لە شەڕ و ئاشوب شتێک نابینێ گرنگە هەموو لایەک تایبەتمەندی فیستیڤاڵی کللتوری چالاکی کللتوری پاڵپشت بکە کە ئێمە لە دامەزراوەکەمان بە تەحەدیەوە ئەو ساڵ هەوڵماندا باز بەسەر ئەم قەیرانەدا بدەین ئێمە یەک دنیا گرفت هەبوو ئەم ساڵ ئەمەی ڕایەڵ دەیکات تەحەدیە ئەم ساڵ دەیکا لەبەرەوەی بەداخەوە ڕوبەڕووی زۆر کۆسپ لە ناوخۆ لێرە و لە دەرەوە بووینەوە لە کۆسپە ناوخۆیەکان ڕایەڵ نۆیەمین فیستیڤاڵە لە ڕانیە دەیکا بەڵام تا ئێستا ئێمە دەرگیری ئەوەین کە هەموو میوانەکانمان کە ئەم ساڵ بەرین بۆ کۆساری خێزانی ئەمە پرسیارێکە دەبێ بزانین ئایا بەڕاست فیستیڤاڵی کللتورە جیاوازەکان خەمێکی ئەو شارەیە
ئایا بەڕاست پرۆژەیەک نییە دەعم بکرێ بۆی لە ئایندەدا ڕانیە لانی کەم ڕووی مەجلیسی تێدا بێت کە دەمی وان تێدا بمێنێتەوە ڕایەڵ 9 ساڵە کار دەکات وڵاتان بێنێتە ئەم شارە بەڵام تا ئێستا ئێمە دەرگیری ئەوەین کە بمان هەوێت چالاکیەک بکەین زۆربەی لەسەر خەرجی تیمەکەمان دەیکەین بە تایبەت خەرجیە لۆجستیەکان ئەم فیستیڤالانە بودجەی لە شوێنان بودجەی زۆری دەوێ و من لە ئەم وتارە زۆر باش دەمەوێت بقۆزمەوە بە 9 فیستیڤال بەقەدەر یەک فیستیڤاڵی شارە گەورەکان پارەی بۆ سەرف نەکراوە 1 ملیار دینار لە هەموو فیستیڤالە گەورەکان سەرف دەکرێت ڕایەڵ بە 45 ملیۆن دینار بە 7 ملیۆن دینار ئەم فیستیڤالە دەکات ئەم تەحەدیەی گەنجانی ڕانیە دەیکەن حەقا پاڵپش بکردێن ئێمە لە بەرامبەری دوو بژار دەداین ساڵی ئایندە یا ئەوە تا ڕایەڵ ئەم فیستیڤالە دەگوازێتەوە یا ئەوە تا جگە لە ڕایەڵ دەبێتە خەمێشی گشتی و هەمومان پاڵپش دەبین بۆی نەک 12 وڵات بە دەیان وڵات بە ناو بازاری ڕانیەدا بێن سەما و گۆرانی بڵێن بەڕێزان دەبێت تەقدیری زۆری چەند کەسێک بکەم کە ئەم پارەیەی کە باسی دەکەم چۆن دەعم کرا ساڵانێکی زۆرە برای بەڕێزمان جەنابی کاقوبات کە بە تەقدیرێکی زۆرەوە دەمەوێت سوپاسی بکەم هاوکاری ئەم فیستیڤاڵی ئێمەی کردووە و ئەمساڵ بەڕێزیان بەشێکی دیار لە فیستیڤاڵەکەی گرتۆتە ئەستۆ بۆیە سوپاس و پێزانینێکی زۆر ئاراستەی دەکەین سوپاسێکی زۆر یەکێک لە گروپەکانمان کە لێرە ئامادەیە لەوێنانەوە هاتووە لە ڕێگای هاوکاری زانکۆ خۆشەویستەکەی زانکۆی ئەمریکیەوە بەشداری فیستیڤاڵەکەمانی کردووە هەر ئەم میوانانە چەند شەوێک پێشتر مانەوە زۆر بە سوپاسەوە پارێزگاری هەولێر هاتە سەرخەت لەگەڵمان و هەر لە فڕۆکەخانەوە تا شوێنی مانەوەیان هەموو کاراسانی و هاوکاریەکی بۆ کردی دەمەوێت زۆر سوپاسی کاک جەوهەر باوزی بکەم لێرە بۆیە ناوی ئەو دێنم تاکە بزنسمانە لێرە لە ڕانیە کە لە ڕایەڵ لە دەرگای زۆر کەسیدا دوو ژەم خواردنی ئەم میوانانەی گرتە ئەستۆ بۆیە ڕایەڵ سەلاح باوزی ببوورە کاک سەلاح کە لێرە داوای لێبوردن لێ دەکەم بەڵام مژدەیەکی خۆشم پێیە بۆتان مژدەکە ئەوەیە گروپەکانمان ئێستا دەیان بینن بە هەناسەیەکی جوانترەوە دێنە سەرستەیج و پێمان دەڵێن بەڵێ ڕاستە هونەر دەتوانێت باز سەر جیاوازیەکاندا بدا بەڵێ ڕانیە شارێک کە دەتوانێت ئەم فیستیڤاڵە گەورە بکە و بەشێکیان بە خەرجی خۆیان لە بەسڕاڕا لە بەغدارا تیپەکەی بەسڕا لە ئاخیریدا لە ڕێگای کاک جەمال حوسێن وڵا دەبێت سوپاسی بکەم چونکە پاسەکە پارێزگاری بەغدا خەرجی پاسێک بوو بۆی سەرف نەکردن وعدی پێدا بوون بەڵام دوجار لە ڕێگای کاک جەمال حوسێنەوە باش بوو بە سوپاسەوە پاسەکەی بۆ دابین کرا هەموو تیپەکان بە خەرجی خۆیان هاتوون هەموو تیپەکان یعنی ئەمانە لە بەغدا ڕاهاتووە بە پاسی خۆی هاتووە بە پاس بۆی بێتە ڕانیە تیپی دوهۆکی خۆشەویست لە دوهۆکەوە هاتووە هەولێر بە هەمان شێوە سلێمانی بە هەمان شێوە ئەم گروپە جوانانەی ئێرەی تیپی مۆزیکی ڕانیە دەبینن ئەم کۆنسێرت و ئەوانە لە هیچ شوێنێک بەبێ دەعمی مادی ناکرێ ئەوانە پارە دەدەن بەس بۆ ئەوەی ئەم ئیشە نەمرێ داواتان لێ دەکەم لە پشتی ڕایەڵ بن بۆی ئەم جوانیە بەردەوام بێ بۆی فیستیڤال بەردەوام بێ کە قسەکانم درێژەی کێشە داوای لێبوردنتان لێ دەکەم ئێمە زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونی ئێوە بەخێر بێن بۆ نوێمین فیستیڤاڵی نێودەوڵەتی کلتورە جیاوازەکان ئەو فیستیڤاڵەی کە لە ئایندەدا مژدەی زیاتری پێ بۆ هەرێمی کوردستان بۆی چالاکی ناوازەتر ئەنجام بدات سوپاس بۆ ئامادەبوونی ئێوە زۆر سوپاس بۆ بەڕێز خالید قادر بەڕێز کاک حوسێن مەحموود قایم قامی قەزای ڕانیە وتاری هەیە بە ناوی خوایی بەخشندە و میهرەبان ئامادەبانی بەڕێز خوشک و برانی خۆشەویست بە ناوی بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین و بە ناوی بەڕێز جەنابی وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان و بە ناوی قایمەتی قەزای ڕانیە و تەواوی ئیداری ناوچەکەوە زۆر بە گەرمی بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین خۆشحاڵین بە ئامادەبوونتان بە خێراتنێکی تایبەتی هەموو ئەو دەستە و تیپ و گروپە فرەکەلتوریانە دەکەین کە لە مەملەکەت و وڵاتی دوورەوە تەشریفیان هێناوە سوپاس و ستایشی زۆرمان بۆ خۆشەویستانمان لە دامەزراوەی ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کەلتوری کە ئەم ساڵیش هەمووانمانی کۆکردەوە لە ژێر سایە و سێبەری خۆشەویستی و محەبەتدا
مایەی شکۆ و شانازیمانە کە ڕانیەی دەواازەی ڕاپەڕین و هەستانەوە چەند ساڵێکە دەبێتە مەکۆی ژوان و ژینگەی پەیوەندی کەلتوری و ئاڵوگۆڕی نازنامەی جیاوازەکان. ساڵگەرێکە شارە خۆشەویستەکەمان بە هیممەتی ئێوە و دڵسۆزان و هەڵسوڕاوانی دامەزراوەی ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کەلتوری دەبێتە سەکۆی برایەتی و هەوێنی ئاوێزانبوونی شوناس و کەڵچەری گەلانی ناوچەکە و جیهان. ئامادەبوانی بەڕێز ئاشکرایە کە شارستانیەتی هەموو گەلان بەرمەبنای مۆزیک و سەما و هوەر و ئەدەبیات و بەرگ و پۆشاکی نەتەوەی و گۆرانی و هەڵپەرچێ تەنانەت جۆری خوان و خۆراکی میلی بنیانرا و ڕۆنراوە ئەوار فەرهەنگ و کەلتورە کە حەزارەتەکان فۆرمەڵە دەکا و نەتەوەکان بە نەمەری دەهێڵێتەوە. هەر بۆیەشە وتراوە کەلتور نازنامەی شوناسی نەتەوەییە. هەر ئەو تخم و ڕەگەزانەی کەلتورن کە دەبنە سەرچاوی دروست بوون و داڕشتنی کەلتوری ڕەسەنی میلەتان. مێژووی مرۆڤایەتی پڕەتی لە کەوتنی ئیمپراتۆر و پاشاکان، پڕەتی لە شکستی چەک و چۆڵی سەربازی و سوپازە بەلاحەکان. مێژووی ئەم هەسارەیە سێخناخە لە مەرجی ئەو قەیسەرانەی کە خۆیان بە نوێنەری خودا و دەسەڵاتی یەزدان دەزانی، بەڵام ئەوەی کە هەرگیز نامرێت و هەمیشە بە زیندوی ئەبەدی دەمێنێتەوە ئەو کەلتەر و ڕەسەنانن کە لە هەموو سەردەمێکدا سەفیر و نمایندەی گەلەکانی خۆیان دەکەن. ماهیەت و وجودی نەتەوەی بەڕەهایی بەسراوەتەوە بە کەلتورەوە، واتە بە زمان و فەرهەنگ و مۆزیک و ئەدەبیات و گۆرانی و بنەماکانی تری کەلتورەوە. نەتەوەی بێکەلتور کۆمەڵگا و نەتەوەیەکی بێشوناسە، نەتەوەیەکی دەرەمێژووە، واتە هیچ ڕۆڵ و کارەگەریەکی لە پێشکەوتنی مێژووی بەشەرێتدانە. دنیای مۆدێرنە و تەکنۆلۆژیا شۆڕش و زانیاری زۆر شتی سڕیەوە، زۆر نۆرم و نەریت و عادات و تەقالیدی میلەتانی داپۆشی و لە نای بردن. بەڵام ئەوەی کە مۆدێرنەتە دەرەقەتی نەهات و نەیتوانی سەنگەری پێچۆڵ بکە کەلتوری ڕەسەن و فەرهەنگی باڵای گەلانی زیندوو بووە. بۆیە گرنگیدان بە هەموو لایەنە جیاواز و جۆرجۆرەکانی کەلتور نەک هەر ئەرچێکی مێژەی و شارستانیە، بەڵکو و واجبێکی ئەخلاقی و نیشتیمانیشە. ئامادەبوانی بەڕێز لەم ڕۆژگارەدا لە سایەی کرانەوە و ئازادی و ئاسانی سەفەر و هاتوچۆ و دەرفەتی گەورە و بواری بەرین ڕەخساوە بۆ ئەوەی ئاشنای کەلتور و فەرهەنگی یەکتری بین، چێژ و سوودی معریفی لە ئەدەبی یەکتر ببینین، چونکە ئاڵوگۆڕی کەلتوری بە تەنها چالەکێکی بەحت و زوو تێپەڕ نییە، بەڵکو و زیندووکردنەوەی ڕۆحی سروشتە ڕەسەنەکەی مرۆڤایەتیشە، بوژانەوەی ئەو هەستانەیە کە مرۆڤەکان لە هەر شوێن و مەکانێک بن هاو ئامانج و هاوبەشن لە پاراستنی ئاشتی و تەبایی و بنیادنانی شارستانێتی و مرۆڤایەتیدا. ئەم کەرنەڤاڵ و تابلۆ و دیمەنە قەشەنگ و ڕەنگاڵانە پێمان دەڵێ کە مرۆڤی ئەم زەمەنە پێویستی بە ژیان دۆستی و ئینسان دۆستیە، نەک بە جەنگ و وێرانکاری، پێویستی بە عشق و خۆشەویستیە، نەکڕق و قینەی شەیتانی. ئێمە هەمومان لێرەین بۆ ئەوەی بە یەک دەنگ بڵێین ژیان و دنیا چەند جوان و ناوازە و ڕازاوەیە ئەگەر لە غەریزەی شەڕ و یەکترسڕینەوە دوورکەوینەوە. چەندە دەلال و زیبایە ئەو سروشتەی کە لە ڕێگای هوەر و فەرهەنگەوە کەلتورەوە هەمومان دەباتەوە بۆ ئەسڵ و نەسەبی مرۆڤ بوونمان. جارێکی تر بن بە ناوی بەڕێز وەزیری ڕۆشنبیری و ئیدارەی ڕاپەڕین و قایمقامێت و تەواوی ئیدارەی ناوچەکەوە دەستخۆشی زۆرمان بۆ خۆشەویستانمە لە دامەزراوەی ڕایەڵ کە توانیان ئەمساڵ نۆیەمین فیستیڤاڵی کەلتورە جیاوازەکان ئەنجام بدەن. دەستی ماندووبوونیان دەگوشین. دووبارە هەمولاکتان بەخێر بێن. زۆر سوپاس. بەڕێزان و خۆشەویستان، دەستپێکی کار و چالاکیەکانی فیستیڤاڵ بە چەپڵەکانی ئێوە پێشوازی دەکەین لە کۆمەڵێک هونەرمەندی گەنج و جوان گەرم و گوڕ بە ناوی تیپی مۆسیقای ڕانیا لەگەڵ هونەرمەند خات و کەویار. بە چەپڵەکانتان فەرموون بۆ سەر ستەیج.
ماتمی و هار عزیز
خوا نظركم بشوخي ملولي قوزار رياض عزيزكم بشوقي والبهار رينا زاركم سبوح بوي وجه نسيم چون هرده جاران نميونك أخدروني أمران نميونك أخدروني أمران لواني تشاني كوتيان خالوك يا فر لواني تشاني كوتيان خالوك يا فر دي سبار بسم نهبا يا رقير دي سبار بسم نهبا يا رقير هارو آماني حوارو يا ورا حوار طوبيا تمام خيم بورا هارو آماني حوارو يا ورا حوار طوبيا تمام خيم بورا قلم قولي قلت ورايا بيني يمنوت وهر مبرايا قلم قولي قلت ورايا بيني يمنوت وهر مبرايا هي جوالك بلا منايا هي جوالك بلا منايا هر وقلا بيرنا ما بموايا هر وقلا بيرنا ما بموايا لي مزرنا بيه هنرقولي لي مزرنا بيه بيني يمنوتوها ورجونا بيه وبيه بيني يمنوتوها بيه وبيه هي جوالك بلا منايا هي جوالك بلا منايا هر وقلا بيرنا ما بموايا هر وقلا بيرنا ما بموايا لداري دنيا نيمة سرمايا مالي درويشي مهاور لخزمتايا مالي درويشي عزيز لخزمتايا هي جوالك بلا منايا هي جوالك بلا منايا هر وقلا بيرنا ما بموايا هر وقلا بيرنا ما بموايا قلم قولي قرجو دورايا
برايا هي تواليك بالأمانة هي تواليك بالأمانة هروق لا بيرنا ما بموايا هروق لا بيرنا ما بموايا زور سپاس سوپاس بۆ کوڕان و کچانی شاری ڕانیەی قارەمان دەستان خۆش بێ دووبارە سوپاس بۆ خات و کەویار ئازیزان و خۆشەویستان نمایشی دووەم چالاکی تیپی هونەری ملی هەولێرە تیپی هونەری ملی هەولێر لە شاری هەولێری پایتەختی کوردستانەوە لە شاری قەڵاو منارەوە لە شاری سەربەرزی و ئازادیەوە با بفەرمونون بۆ سەر ستەیت ئەم تیپە لە ساڵی 1970 لە هەولێر دامەزراوە بۆ زیندوڕاگرتنی کەلتوری نەتەوەیی ڕەسەن بە تایبەتی لە بواری هەڵپەرچێ و گۆرانی و موزیکی فۆلکلۆری کوردی کار دەکات بەشداری دەیان کەرنەڤاڵ و ڤیستیڤاڵ و کلیپ و کۆنسێرتی ناوخۆیی و نێودەوڵەتی کردووە لە هەشتەمین ڤیستیڤاڵی نێودەوڵەتی کلتورە جیاوازەکان بەشداری کردووە و ئەمە دووەمین بەشداریەتی بە چەپڵەکانتان پێشوازیان لێ بکەن. Directorate of Heritage and National Arts of Erbil. The team was established in 1979. The team works to keep alive the original national culture, especially in the field of Kurdish dance, song and folk music. The team has participated in dozens of local and international carnivals, festivals, music videos and concerts. Participated in the 80th International Festival of Different Cultures 2022. بفەرمونون بە چەپڵەکانتان بینەری تابلۆیەکانی هەڵپەرچێ و سەمای تیپی هونەری ملی هەولێر بن. لێدە بابە لێدە ها هی بناز بناز نازت چند خوشا هی بناز بناز نازت چند خوشا عرقت قولك سيبوند وانا وشا عرقت قولك ديبوند وانا وشا حتى ميلين بوبا ميل الشيام حتى ميلين بوبا ميل الشيام يستبي مايلي دايام نجدلنيام يستبي مايلي دايام نجدلنيام
ناسکە بێریە یەک لە مەڵان هاتە دەر چاوڕە ناسکە بێریە بەدەستی ئیشار دەدا کەسمە لە ماڵێ نییە بەدەستی ئیشار دەدا کەسمە لە ماڵێ نییە چوویتە هەولێرێ کاکم لەکن مەڕیە باغم چوویتە هەولێرێ کاکم لەکن مەڕیە ئەوان لە ماڵێنە بێندا چشم بێ قەیدیە ئەوان لە ماڵێنە بندەنەدا چشم بێ قەیدیە دیرونا 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 وای وای دشیدا سم بارونا خم بری فانی چاور شمال ویرانی چاور شمال ویرانی خم بری فانی چاور شمال ویرانی چاور شمال ویرانی خم بری فانی چاور شمال ویرانی چاور شمال ویرانی خم بری فانی چاور شمال ویرانی چاور شمال ویرانی صبری به خدای و با پیغمبر با محرابی چاوی دلبر کوتو ماجی اسکندر نزد نبیم تاکو مشر آی لیلی آی صبریا صبري من صاوي ما استوى شوشة وشراب هذا استوى ريلا ربواران بايا استوى ريلا ربواران بايا استوى هاي ليلي هاي صبريا سپاس بۆ کوڕووکتانی بەڕێوەبەرایەتی کە لە پور و هونەرە میلیەکانی هەولێر. ئازیزان و خۆشەویستان، سپاس بۆ ئامادەبوونتان، بەڕاستی سەلمانتان خەڵکی شاری ڕانیەی دەواازەی ڕاپەڕین و هەموو سنووری بتوێن و پشدەر هونەردۆستن، نامەی ئاشتی و پەیامی ئاشتی و پێکەوە ژیان و خۆشەویستی
لە ڕێگەی فیستیڤاڵی ڕایەڵەوە لە ڕێگەی هاندان و بەشداربوونیان لەو فیستیڤاڵە دەگەێنن بە هەموو جیهان. بەڕێزان و خۆشەویستان، چالاکی سێەممان گروپی ڤاچیکە. گروپی ڤاچیک لە ساڵی 2016ەوە لە بواری فەرهەنگی هونەری چالاکە و نمایشی ئاینی لە ئێراندا پێشکەش دەکات. ئەم گروپە هەوڵی زیندوڕاگرتنی نەریتی بەرجەستەی گەلانی ئێران دەدات. چالاکیەکانی لە هۆڵی وەحدەت لە تاران، لە ناوەندی ڕۆشنبیرین یاڤاران، نمایشی نەریتی لە وەزارەتی دەرەوە، نمایش لە باڵوێزخانەی هیندستان، لە پارکی ئێرانی بچووک، لە کەرەج، لە شانۆی نەریتی لە فیستیڤاڵی مەریوان بەشداریان کردووە. Vachik Group. Since 2016, the Vachik Group has been active in cultural, artistic fields and performing religious performance in Iran. Their target is, they said, we are trying to keep alive the tangible and intangible customs of Iranian people. Activities, performance in Wahdat Hall, Niavaran Culture Center, traditional performance in Ministry of Foreign Affairs, performance in Indian Embassy, Small Iran Park, Karaj, traditional theater in Marivan Festival, and Polish Children's Festival, and Gillian traditional performance, Iraqi Kurdistan Folk Festival. بانو همین چشنواره بین المللی رایال خوش اومدن. بفرمون ایوه و گروپی ڤاچیک.
زۆر سپاس بۆ گروپی ڤاچیک بۆ چالاکیە ناوازەکەیان. مدي بساطك واملئي أكوابي وانسي العتاب فقد نسيت عتابي. عيناك يا بغداد منذ طفولتي شمسان ناعمتان في أهدابي. لا تنكري وجهي فأنت حبيبتي وورود مائدتي وكأس شرابي. بغداد جئتك كالسفينة مدعبا أخفي جراحاتي وراء ثيابي. بەڕێزان و خۆشەویستان، چالاکی ئەم جارەمان تیپی هونەری ملی نیشتیمانی عێراقیە کە لە شاری بەغداوە تەشریفیان هێناوە. الفرقة الوطنية للفنون الشعبية بتصفيق حار منكم نرحب بهم. National Folk Arts of Iraq, Baghdad. It was established in 1979. The aim is to promote Iraqi national arts in a high-level artistic manner, as well as cultural coexistence, peace, and humanitarian messages. They are known as one of the world's leading teams. They have participated in more than 70 international festivals, and they won first prize at the Golden Hercules Festival in Accra, Italy. بە چەپڵەکانتان پێشوازی لە تیپی نیشتیمانی هونەرە میلیەکانی عێراق بکەن. بفەرمونون ئێوە و نمایشەکەیان. عراقنا حبيبنا في القلب والعيون، غير العراق من لنا لولاه لا نكون. توحدت أعراقنا والعزم في أعماقنا، لبيك يا عراقنا نبنيك قادمون. خذنا جميعا ضمنا لصدرك الحنون. عراقنا حبيبنا في القلب والعيون، من لنا لولاه لا نكون. توحدت أعراقنا والعزم في أعماقنا، لبيك يا عراقنا نبنيك قادمون. خذنا جميعا ضمنا لصدرك الحنون. عمر الحضارة عمرنا ويقبض الزمان، نحن الذين جاهدوا ليرتقي الإنسان، فتعانق بسمائنا الإنجيل والقرآن. بعربنا بكردنا سريان تركمان هاشور من كلدان وسائر الأديان. خذنا جميعا ضمنا لصدرك الحنون. أولادنا أكبادنا حملوك بالأحضان، لا شيء في حياتهم أغلى من الأوطان. دعاء أمهاتهم ينصركم الرحمن، بصبرنا وعزمنا سنقهر الأحزان. لن يخذل الله يدا تسعى إلى البنيان. خذنا جميعا ضمنا
هنا نكون. توحدت آراؤنا والعزم في أعماقنا، لبيك يا عراقنا نبنيك قادمون. خذنا جميعا ضمنا لصدرك الحنون. في أمسية من أماسي بغداد. In an evening of Baghdad's evenings. حلمت بغداد بلقائكم. Baghdad dreamed meeting you. وهي تلملم عرسها العربي. As she gathering her Arab's wedding. باحتفال بهيج. In joyful celebration. يليق بكم. You are deserved.
عون لنا الله في البلوى وفي الكرب عون لنا الله عون لنا الله في البلوى وفي الكرب شكرا للفرقة الوطنية للفنون الشعبية العراقية من بغداد عاصمة الفن والجمال. برزان وخوشويستان من داڵێکی ئازیز بەناوی لیانە بەز لای گروپی میوانانە ئەگەر کە سوکارەکەی بفەرمونون بۆ وەرگرتنەوەی.
ئازیزان و خۆشەویستان، هەر کەسێک بە هەر هۆکارێک نەیتوانیوە لێرە لە پارکی دەروازەی شاری ڕانیە ئامادە بێت دەتوانێت لەسەر سایت و پەیجی دامەزراوەی ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کەلتوری بینەری چالاکیەکانی ڤیستیڤال بێت. میوانی شەشەمی ڤیستیڤاڵی ئێمە تیپا دهۆک یا هونەرێن میلیە. ئەفتیب لە ساڵە 1997 لە دهۆکێ هاتیە دامەزراندن. ئارمانج دامەزراندنا vê tîpê زەنگینکردن و پاراستنە کەلتورێ کوردەواریەیە. لە هەردوو گروپێن شەهیان و موزیکێ پێک هاتیە و ئەوێ جگای خۆشحالیەک و مسلمان و مەسیحی بە هەڤرا دوێتی پێ بەشدارن. ئەفتیب ji دەهان ئاهەنگ و هەلکەفت و بیرەوەری و ڤەستەڤاڵاندا پشکداری کریە و چەندین تابلۆیان هونەری نمایش کریە. Duhok National Arts Team. It was established in 1997. The aim of establishing this team is to enrich and preserve Kurdish culture. The band consists of Muslims and Christians who work together in the group in both dance and music. They have participated in dozens of events and festivals in Kurdistan and abroad. Several portraits were exhibited in these participants. بە هەڤرا بچەپڵێن هەوا پێشوازی دکەین لە تیپا دهۆک یا هونەرێن ملی کەرەمکەن. جسر الحديد انقطع من دوس رجليا وعلى العين موليتين و12 مولايا وجسر الحديد انقطع من دوس رجليا مشوار مشيت الصبح ومشيت عصرية ويا أحباب لا ترحلوا ظلوا حواليا مشوار مشيت الصبح ومشيت عصرية يا أحباب لا ترحلوا ظلوا حواليا وعلى العين موليتين و12 مولايا وجسر الحديد انقطع من دوس رجليا
Gelen geçen yolcular nasıl yarın soraydı. Oynadığım bir buradaydı, unuttum beni helleydi. Oynadığım bir buradaydı, unuttum beni helleydi. Rüzgar uyuttun beni, yakılmazdı gırlaydı. Rüzgar uyuttun beni, yakılmazdı gırlaydı. Kurdistan yanıman, hem Kurdistan yakıman. Bu Kurdistan'a emin, hem tencere kurban. Nadir siz dokude, hem Singapur dibinde. Ujak bu hem dikenşen, veke hem de kindiyan. Kurdistan yanıman, hem Kurdistan yakıman. Bu Kurdistan'a emin, hem tencere kurban. It was really amazing. We thank them. And thank you to Hague National Arts team. Now we would like to call the Ghana Association in Kurdistan. The group resides in the Kurdistan region, especially in Erbil. The group will perform 3 Ghanaian traditional dances at the 8th International Festival of Different Cultures. بەڕێزان و خۆشەویستان بە چەپڵەکانتان پێشوازی لە تاکە گروپی کیشوەری ئەفریقیا کۆمەڵەی غانا لە کوردستان بکەن بفەرمونون بۆ مایشەکەیان. ئازیزان و خۆشەویستان بۆ سەرکەوتنی فیستیڤاڵ کۆمەڵێک کە سولایەن و فەرمانگە و دامەزراوە هاوکاریان کردوین بە پێویستی دەزانین کە ئاماژە بەناوەکانیان بکەین. سپاس بۆ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێز لوقمان وەردی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڕێز شیرینخان جێگری لێپسراوی مەڵبەندی 24 ڕاپەڕین. کۆمەڵگەی پەروەردەیی فام. هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی ڕاپەڕین. بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی ڕاپەڕین. بەڕێوەبەرایەتی گشتی ئاگرکوژێنەوەی ڕاپەڕین. بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی ڕاپەڕین. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین. سەرۆکایەتی زانکۆی کۆیە. کۆمەڵگەی کۆساری گەشتیاری. سەرۆکایەتی شارەوانی ڕانیە و بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای ڕاپەڕین. هەروەها سوپاس و ڕێزی تایبەت بۆ بەڕێز عەمید جەمال و بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕاپەڕین کە هاوکاری و دڵسۆزی ئەوان نەبوایە ئێمە نەمان دەتوانی فیستیڤاڵ لێرە بەڕێوەبەرین. دووبارە ڕێز و سوپاس بۆ هەموو لایەک بە چەپڵەکانتان پێشوازی لە گروپی غانا بکەن. Ready? Action!
body, move your belly. Shake your body, move your belly. Shake it, shake it, shake it, shake it, shake it. Sugar, shake it, shake it, shake it, shake it, shake it. Sugar. Yeah, dia go be a bo. 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 Dia go be a bo, abra ye dia bay, obiara to me di bi. Eye dia se be a bo, asa ye dia bay, obiara to me sabi. Like that, like this, like that. The body say, the body say, the body say, the body say. If we are see a man, huni nyeni na ni ebedi echire. Obrei mo bebre say nyeni na ni ebedi mo. Eda ina hawo, ada ina risui, onya jai agingini, pa wasem na mo nyame. Sakoto sa, sakoto sa, sakoto sa baby. 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 The body say, the body say, the body say, the body say. Like this, like that, like this, like that. Hiya, 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 shake, hiya, hiya. Agra ye die, obebiaro wokuni na nchenya. Asa ye say be me biaro wo yinkini nwa. Sakoto sa, sakoto sa, baby. Sakoto sa, sakoto sa, sakoto
Wow, amazing. Welcome, well done. The team from Ghana. سپاس بۆ هاوڕێیانمان لە تیپی گانا. لەبیرم دێ، دڵنیام ئێوەش لەبیرتان دێ، سولەیمانی کە دارالمولکی بابان بوو. لەبیرم دێ سولەیمانی کە دارالمولکی بابان بوو، نە مەحکومی عەجەم، نە سوغرەکێشی ئالی عوسمان بوو. لەبەر قاپی سەرا سەفیانە بەست، شێخ و مەلاو زاهید. مەتافی کەعبە بۆ ئەربابی حاجەت گردی سەیوان بوو. لە شاری سلەیمانی، شاری هەڵمەت و قوربانی، پایتەختی ڕۆشنبیری، شاری پیرەمێرد و بێکەس و بلەی ڕووناکبیر، بە چەپڵەکانتان پێشوازی بکەن لە تیپی هونەری میلی سلێمانی. Sulaimani National Arts Team, established in 1997. They have participated in many festivals inside and outside of Kurdistan region and have dozens of activities and products. They have 25 portraits and have worked actively to introduce Kurds to outside of the world. They participated in the 18th International Festival of Different Cultures 2022. Yes. بەڕێزان بفەرمونون ئێوە و تیپی هونەری میلی سلێمانی.
هاي بنازل بناز برودة وارو شمال ويتو هلا ودة وارو شمال ويتو هلا ودة الاخوان دواب وايو بقلو جالبي هردو لو سنيه جردو صالبي هردو لو سنيه جردو صالبي الناري قوة الناري الناري دانا دانا الناري قوة الناري الناري دانا دانا سلامي كودي تقدم واتحمل طالبانا سلامي كودي تقدم واتحمل طالبانا قوم المبيتو وقمتو بيردو الولد خايا صغيرة بيردو الناري قوة الناري الناري دانا دانا سلامي كودي تقدم واتحمل طالبانا نواتو دايرو انزل بما ينزل وقتي دي تايوا النا بقري يقول الناري قوة الناري الناري دانا دانا سلامي كودي تقدم واتحمل طالبانا أرزالي براكم
هرزالي هرزالي براكم هرزالي هرزال شترا ولا موالي هرزال شترا ولا موالي خالي لما بين دو أبرو خاصة خالي لما بين دو أبرو خاصة لدور بدروشي يجي المغاصة لدور بدروشي يجي المغاصة بالا ببيني سوى خمساري بالا ببيني سوى خمساري دم حوزي كوسر جاندان مرواري دم حوزي كوسر جاندان مرواري سپاس بۆ کوڕان و کچانی سلێمانی و تابلۆ و چالاکیە ناوازەکەیان بێتاقەت نەبوون بێزار نەبوون دڵنیاتان دەکەینەوە دەیکەینە شەوێک لەو شەوانەی کە هەرگیز لە بیری نەکەن چالاکی جیاوازتر ناوازەتر چاوەڕوان بن لە دوای ئەم ناوبڕا دێت پێشکەشتان دەکرێت لعينيك ينثال بالأغنيات فؤاد أطال انفيال الدماء يود إذا ما دعاك اللسان على البعد لو ذاب فيه النداء من مدينة بدر شاكر السياب من موطن الفراهيد من مدينة الفيحاء نرحب وإياكم وبتصفيق حار بفرقة السياب للفنون الشعبية في بصرة. National Basra Group for Folk Arts. They rely on the talents of more than 40 young artists. Alongside national folk portraits, they work on original folk and music, especially for theater and cinema. They aim to develop and serve the national arts in Basra and southern Iraq. Local and foreign experts have surprised the group's training. They have participated in dozens of festivals and activity weeks in Iraq and abroad. بەچەپڵەکانتان پێشوازی بکەن لە تیپی سەیابی هونەرە ملیەکانی شاری بەسڕە.
أريد الخبر عن خلتي وأهلي صار البحر محملي أمواجه وهواله والحلم حلم العمر بيض البحر شاله صار البحر محملي أمواجه وهواله والحلم حلم العمر بيض البحر شاله توصل الشاطئ الهمل قمة أفراح وعمل توصل الشاطئ الهمل قمة أفراح وعمل واللي وصل ديرته يا ألف هنياله واللي وصل ديرته يا ألف هنياله علي شراعك يبا علي يا معلي تايه موج البحر وابعد علي خلي علي شراعك يبا علي يا معلي تايه موج البحر وابعد علي خلي تايه لو حيران يا نجمة الميزان تايه لو حيران يا نجمة الميزان منك أريد الخبر عن خلتي وأهلي 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 منك أريد الخبر عن خلتي وأهلي
جزيل الشكر لأبناء الفيحاء الحبيبة بەڕێزان و خۆشەویستان گروپێکی تەواو جیاواز چالاکی ناوازە و جیاوازتر گروپەکە پێکهاتەیەکە لە دانس و میلۆدی و گۆرانی پێکهاتەیەکە لە هاوڵاتیانی وڵاتانی جیاواز لە ئێران لە ئیسپانیا لە ئەمریکای باشوور لە ئەفغانستان و پاکستان بە چەپڵەکانتان پێشوازی بکەن لە گروپی نێودەوڵەتی دانس میلۆدی. Melody International Dance Group. Melody International Dance Group is a global dance music group from Spain, South Africa, Afghanistan, and Pakistan. The composition of this group consists of women and men. The goal of this group is peace and friendship around the world. بە چەپڵەکانتان پێشوازیان لێ بکەن بفەرمونون ئێوە و گروپی دانس میلۆدی نێودەوڵەتی هەر بژی کاکە کەیوان. یەک دو سێ سەدا. خۆ چەپڵێکی جوان بۆ خۆتان لێبن. هەر زۆر سپاس. ئەم شەما ئەمانە بە یەکۆ گۆرانی خۆش بڵین ئێوەش بە چەپڵەکانتان ئێمە مێمانکان ئینشەڵا شتێکی خۆشتان بۆکەین. هاي مالك من شبلكات واي شبلكات سرك وين بولان تبين شينو
به کنارم کنار سرزنه دل را بچینم عزیز بش به کنارم گل سرخ و سفید بر هم تنیده عزیز بش به کنارم نمیدونم کدوم گل را بچینم عزیز بش به کنارم عزیز بشینه کنارم ز عشقت بیقرارم جون من طاقت ندارم به خدا دوست میدارم آها آها شپلایکی جوان رانیا بلدرز ندوا هر زور سپاس خب بریم بۆ کائیشکی جوان کوردی بافتخار هەرچی کووردە لە هەر وڵاتێکە لە هەر شوێنێکە چەپڵێکی جوان لێبەن هەموو کەس بزانێ هەر زۆر سپاس زۆر سپاس بڕۆین بەری ئاها چەپڵەکان هاي هاي شوف مكان كويس هاي ما شاء الله هلا وسهلا الشغل هاي هلا وسهلا فقط اها سوزلي 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 سوزجيان هاي سوزم هاوكو سوزلي 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 سوزجيان اري مالت هاوكو كالي وي كالي شوان اتكالا شوان اتكالا بباشي نتكم او 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 ناري 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 همجيني او هنارا وشو شيرين وجوانا درماني بير وجوانا من دروم سوزلي سوزجان اري خومو دلاكم اري امانتي تو سوزلي سوزجان اري تاقا قلاكم كالي وي كالي شوان اتكالا شوان اتكالا بباشي نتكم او 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 ناري 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 هنجيني او هنانا وشو شيرين وجوانا درماني بير وجوانا هاي هاي شفلكان هرتوي دنيا ودينم كلك ودارنا كلك ودارنا بك بسارينه بك بسارينه هر زور سپاس سپاس خب ایشی بارون بارون نریم بوتان هموتان پیکوا ابي بلن هی هی کی نه او هی نه هی کردی هی اوتا بارو بارو بارونا زور باشه برین برین آها هیجان
وەسە ئیسە چەپڵەکان قوربانت باشە من ڕۆنیە ئیسە پێکەوە بارۆ بارۆ بارۆنە ئاها هەی گل باغمی تو چش و چراغمی تو گل باغمی تو چش و چراغمی تو چراغ هونم تونی مونس یارمی تو چراغ هونم تونی مونس یارمی تو بارو 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 نه بارو 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 نه دست به دستم تار مو به هنه های جاری کدیم بارون بارون بارو 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 نه هی بارو بارو هی هی دست به دستم کارمو بمونه انتظارم انتظار سازه شیرین نمکدار سی تو بی قرار انتظارم انتظار سازه شیرین نمکدار سی تو بی قرار بارو 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 نه هی بارو 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 نه هی دست به دستم کارمو به هنه هی آهای ایسا چپلکن های های چوبونه بزن و نای دردم گرونه چوبونه بزن و نای دردم گرونه شاید او دور درات بهانه شاید او دور درات بهانه درد زیتر بیا های های نفهمم و خدا و عشق تو حالم نمانه درد زیتر بیا واسه ماشاءالله نفهمم های های بیچا چپلکان چپلکان انتظارش کشتم ده گنجهانه انتظارش کشتم ده گنجهانه نونم یادش رفته یا دلگرانه نونم یادش رفته یا دلگرانه درد زیتر بیا کسی نفهمه و خدا و عشق تو حالم نمانه درد زیتر بیا کسی نفهمه و خدا و عشق تو حالم نمانه خب ایسا کارکتان پشکشکین لأفغانستان و او نروین خب این رشید خانو چی باشه زور باشه کاری که کرمانجان پشکشکین کرمانجکان ایرانیش همو یانر کردن به افتخار کرمانجکانیش دستی که جوان لی به چپلی که جوان هر زور باشه زور سپاس 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 برین برین ایشی کرمانج رشید خان های 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 ba 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 های های هموتان ایسیوا
رشید نیومد لالو دلم میسوزه لو رفتی نگفتی لالو یه یاری دارم لو در شهر غربت لالو دلداری دارم لو های های رشید خان سردار کل کوچه های های رشید خان سردار کل کوچه آها اما چیلیه ایسا دو تاری خراسان های های ماشالله ماشالله هنیا خانم های های این رخته کیه لالو رخته یارو ملو میخوام بشویم لالو با آب گل هالو رخته حاکمه لالو با چشم شویم لو گل بهارمه لالو با چشم شویم لو های های رشید خان سردار کل کوچه های های رشید خان سردار کل های سا ای های ایسا چپلکان چپلکان هلا وسا امروز دو روزه لالو فردا سه روزه لو رشید نیومد لالو دلم میسوزه لو رفتی نگفتی لالو یه یاری دارم لو در شهر غربت لالو دلداری دارم لو های های رشید خان سردار کل کوچه 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 زور سپاس زور سپاس ماشاءالله ماشاءالله لەو گروپە ماشاءالله لەو جۆش و خرۆشەی ئامادەبووان زۆر زۆر سپاس بۆ تێکەڵبوونتان لەگەڵ کار و چالاکیەکان بەڕێزان و خۆشەویستان گروپێکی تر گروپی ئۆرمۆز گروپی فۆلکلۆر و کەلەپوری یۆنانیە کە لە وڵاتی یۆنانەوە تەشریفیان هێناوە بە چەپڵەکانتان پێشوازیان لێ بکەن کارێکی ناوازەی ترتان پێشکەش دەکەن بفەرمونون Ormuz Folklore and Traditional Dance Greece. Ormuz founded in 2016 as a folklore and traditional dances assembly in Kastoria, Greece and Kastoria's Bay. Project aims to integrate popular culture into everyday life through research and publishing activities. The Ormuz Kastoria School offers various departments, including learning traditional dances, folklore workshops, traditional choir, percussion and instrument, visual arts, European and Latin dances, and voluntary contributions. The project has played a leading role in local events such as the Folklore and Traditional Dance, Symposium Greek and Tradition Days, and the Revival of Traditional Dances Ormuz. Has also participated in international tradition festivals in Gaelic, Russia, and Bulgaria and Serbia. Σεριανίσω στο βρεϊκό το τσάρσι βγήκα να σεριανίσω στο βρεϊκό το τσάρσι
Σένιο, φταίνει, ναι, φταίνει, φταίνει σε τα μαλλιά. Λέγω Ευρωπούλα, Ευρεοπούλα, γίνεσαι χριστιανή. Να λουζέσαι Σαββάτο, Ευρωπούλα, να αλλάζεις Κυριακή και να μεταλαμβάνεις Ευρωπούλα κάθε Χριστολάμη. No
زۆر سپاس بۆ گروپی ئۆرمۆس لە وڵاتی یۆنانەوە. ئازیزان و خۆشەویستان، دڵنیاین تینوێتی دڵتان نەشکاوە. بەڵام بۆ ئەم شەو کۆتایی بەکار و چالاکیەکانمان دەهێنین. بەڵام دڵنیاتان دەکەینەوە سبەی لە هەمان کات و شوێن لە کاتژمێر 7 ئێوارە چاوەڕوانتانین بە چالاکی جیاوازتر، ناوازەتر. بوونی خۆتان بسەلمێنن، جۆش و خرۆشی زیاتر بدەن بە چالاکیەکان. شەوێکی شاد بۆ هەموو لایەکتان، دووبارە بەخێر بێن سەرسەر و سەرچاو. ڕێز و سپاس بۆ هەموو ئەوانەی کە هاوکار بوون لە بەڕێوەچوونی یەکەمین شەوی فیستیڤاڵی نێودەوڵەتی کەلتورە جیاوازەکان لە شاری ڕانیەی دەروازەی ڕاپەڕین. The role of culture is that it is the form through which we as a society reflect on who we are, where we have been, where we hope to be. Dear lovely guests, our first night's activities are done. We hope you had fun. But remember, there's more exciting stuff planned for the second night. Stay tuned. Goodbye. Have a good night. شەوێک شاد و خوا ئاگاداری هەموو لایەک بێت. سوپاس بۆ ئامادەبوونتان دووبارە.